هەر ئێستا مۆبایلەکانتان بگرن بەدەستانەوە ئەپلیکیشنی کورسات دابەزێنن کە لەسەر هەردوو سیستمی ئاندروید و iOS لە ئێستاە بەردەستە و ئەپلیکیشنی کورسات بۆ چییە؟ بۆ بینینەوەی سەرجەم ئەو بەرنامانە یان ئەو فیلم و دراما و دۆکۆمنتاری و هەر بەرهەمێک لەسەر شاشەی کورساتەوە پەخش بکرێت ئەتوانن لە ئەپلیکیشنی کورساتەوە ئێوە بینەری بن. ئەپلیکیشنی کورسات دابەزێنە و لە سەر هەردوو سیستمی ئاندروید و iOS لە ئێستادا بەردەسە لە ڕێی ئەپلیکیشنی کورساتەوە بینەری سەرجەم بەرنامەکان بن. ئەپلیکیشنی کورسات دەواازەیەکە بۆ ئاگاداربوون لە دوایین هەواڵ، زانیاری و بینینەوەی بەرنامەکان و فیلم و کۆنسرت و دراما و دۆکۆمنتاری و چەندین بابەتی دیکە کە لەو ئەپەی کورساتدا بەردەستە بێ و خستوێتە بەردەست ئێوەی ئازیز هەر بۆ ئەتوانن ئێستا لە هەردوو ئەو سیستەمە ئەپلیکیشنی کورسات دابەزێن و چێژ ببینن لە تەواوی بەرنامە و فیلم و دراما و دۆکۆمنتاریەکانی کورسات.